بارەت بە ڕێگریکردنی سەرۆکی پەرلەمان بۆ چوونی بۆ شاری هەولێر چییە؟ بسم الله الرحمن الرحیم. بەداخەوە ئەمڕۆ بەیانی کە ڕێگری کراوە لە سەرۆکی پەرلەمان بۆی کە بێتە سەرکاری خۆی کە سەرۆکێکی شەرعی و سەرۆکێکی هەڵبژێردراوی پەرلەمانی کوردستانە زۆر هەموو نیگەران کردووە و بارودۆخە سیاسیەکە بە ئاقارێکی زۆر خراپدا ڕۆیی و بەداخەوە توانم بڵێم لە شەڕی ناوخۆ زۆر خراپتری لێ هاتووە، چونکە لە شەڕی ناوخۆدا ئەو دەستگایە پەرلەمان دەوامی خۆی دەکرد و سەرۆکی پەرلەمانی لە ناو پەرلەمان دەوام دەکرد کە هیچ کەسێک دەستی بۆ درێژ نەدەکرد. بەڵام بەداخەوە دەڵێم ئەو هەڵوێستێکە کە پێچەوانەی هەموو بەها ئەو بەهانەیە کە ئەوان بۆ خۆی ئیدعای دەکەن کە ڕێزگرتن لە مافی مرۆڤ، ڕێزگرتن لە ڕێی خەڵکو جەماوەر، گەڕانەوە بۆ ڕای خەڵکو جەماوەر، ئەوانە هەمووی بەڕاستی وەکو شیعارێک بوون و وای لێ هات کە خەڵکی هەرێمی کوردستان چیتر باوەڕ بەو قسە و قسەڵۆک و بەو شیعارە تەزویرانە نەکاتن. بەڵێ کاک مەڕوان، لێکدانەوەی ئێوە چییە بێت بۆ ئەم ڕێگریکردنەی سەرۆکی پەرلەمان؟ قەناعەتم وایە پەرلەمانی کوردستان لەمە گوتومانە لە مێژە گوتمان دەحیزبی کراوە و گوتمان پەرلەمانی کوردستان لە 23 حوزەیران کە نەچوە ژێر فشاری برادرانی پارتی دیموکراتی کوردستان لە دووەوە بوون کە تعطیلی ئەو دەستگایە گرنگ و مهمە بکەن و باوەی کە ماوەیەک دەیانگۆ پەرلەمانی کوردستان شەرعەتی لە دەستداوە قودەدای کردووە، بەڵامەوەتە دەبینین کە بە نوێژی نیوەڕۆ ڕێگری لە سەرۆکی پەرلەمان دەکرێتن کە بێتە سەر کارەکەی و بەرنامەی کاری پەیڕەو بکاتن کە لە هەفتەی ڕابردوودان. ئێوە هیچ هەڵوێستێکتانە بێت؟ قەناعەتم وایە هیچ فراکسیۆنێک بێ هەڵوێست نابێتن و خەریکی دراسەکردنین لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە بۆی کە هەڵوێستێکی مشتەرەک ئیعلام بکەین. کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان ئەنجام بدرێت؟ هیوادارم ئەوەندەی کە تەواجودیان هەبێتنەوە خەریکین دادەنیش بۆی کە زاندا خۆ هەڵوێستێکمان هەبێت. بەڵێ مەروان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لەگەڵمان بووی.